سیندرۆم یانی چ؟ یعنی کۆمەڵک نەخۆشی لە ناو یەک کەسی کۆبوویتەوە پێی دەرێن قەڵەوی. قەڵەوی یعنی تاقەی زۆری خواردیە کەمی سەرف کردیە. قەڵەوی یعنی پشت ئێشە لاق ئێشە، یعنی لە مستەقبل زەخت سوکەری، جەڵتەی قەلبی، یعنی نەخۆشی دەرونی، یعنی نەخۆشی نەزۆچی، نەخۆشی لاوازی جنسی، نەخۆشی کۆمەڵایەتی، تەفاعلی کۆمەڵاتی ناکە، دەبیتە بارێک لەسەر مجتەمع، دەبیتە هۆی ئەوەی کەوا کۆمەڵک ئازاری دەرونی دەچێژیتن بەهۆی ئەو قەڵەوی یعنی لە کاتی ڕۆیشتنی بە پێیان مەحروم دەبیتن، ناتانی زۆر بڕوە، ناتانی چالاکی ژیانی خۆی بکە، کاتێک کە جلی دەکری جلی جوانی لە بۆ نابیتن، کاتێک کە دەیوێتن ژیان بکە بە ئاسایی هەست بە نەقز دەکا، لێ تووشی کۆمەڵک ئازاری دەرونی، ئازاری جەستەیی دەکاتن. قەڵەوە خۆشەویستەکان دەمانەوێ میهرەبانی ببیتە لادانی ئەزیەت و ئازار لەسەر پشتەکانتان، لەسەر بەرکەکانتان، ژیانتان لۆ بگەڕێنینەوە، کاتتان لە بۆ بگەڕێنەوە، ژیانتان لۆ خۆش بکەین. میهرەبانی لە پێناو ئەوەی دروست بووە کەوا ببیتە خزمەت خێرخۆشی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.